لەبەرەوەی کە ئیتر بەرەو ڕۆژە گەرمەکانە ڕۆین لەبەرەوە پێستی ڕوخسارمان پێویستی بەوەیە کە گرنگێکی تایبەتی پێ بدەین. لەبەرەوە ئەمڕۆ باسی ئەو بابەتاکەی بزانین چۆن پێستی ڕوخسارمان بپارێزین لە تیشکە زیان بەخشەکان، چۆن دژەخۆرێکی گونجاو تایبەت بە پێستی خۆمان هەڵبژێرین لەگەڵ دکتۆر نیاز ئەحمەد، پزیشکی پسپۆڕی نەخۆشیەکانی پێست و جوانکاری. بەخێر بێ دکتۆرە، بەیانیت باش؟ سپاس بەیانی تۆ بینەرانیش. جەژنی تۆش پیرۆز بێ. لە ئێوەش مبارەک بێ. زۆر سپاس دکتۆرەکان. سەرەتا با لەو دەست پێ بکەین بزانین پێست خۆی لە چی پێکهاتووە، پێکهاتەکەی تێبگەین، جا دوایە باز لە کێشەکانیش یەکەین. پێست ئەو بەشەیە کە تۆ ئەیبینیت لە هەموو کەسێکە، بەشی دەرەوەی هەموو لەشە. پێست لە چەند چینێک پێکاتوە، چینی بەشی سەرەوەی کە ئێمە ئەیبینین، ئەمە لە هەنێ شوێنە تەنکە، لە هەنێ شوێنە ئەستورە، وەکو بڵین لە دەوری چاوە، لە دەوری دەما، لە ملا لەمانە تەنکە، لە هەنێ شوێنی ترا زیاتر لە بنی پێەیە زۆر ئەستورە، ئەستورەکەی ئەستوری تەنکەکەی ئەگۆڕێ. لەژێر ئەوە چینێکی ترمان هەیە کە ئەمە مولورەی خوێنی تایە، دەمەرە هەستیارەکانی تایە، مادەی کۆلاجینی تایە، ئارەقە ڕژێنەکانی تایە، چەورێ ڕژێنەکانی تایە. چینی خواری شەوەمان هەیە، چینی ژێرپێست، ئەمەیان چەورەکانی زۆرتایە، بە هەمان شێوە کۆلاجینی تایە و مولولەی خوێن و بڵین دەمارە هەستیارەکان و ئەوەی کە توم و تۆڵی پێستەکە ڕائەگرێ ئەو کۆلاجین و ئیلاستینەیە کە لە پێستا هەیە. بەڵێ باشە. تیشکی خۆر کاری زیان بەخشەکان، با بڵێن تیشکی خۆرە زیان بەخشەکان کاریگەری ئەکاتە سەر کام چینەی پێست؟ تیشکی خۆر خۆی تامان هەنێ ئیسیفادەی هەیە، بەڵام زیانەکانی ئەوەیە تیشکی خۆر کاتێکە بەرپێست ئەکەبێ خانە تێکەشکێنێ. ئەوە لەوانەی کە تێکی ئەشکێنێ خانەی کۆلاجین و ئیلاستینەکەی ئەوەی کە توم و تۆڵی پێستەکە ڕائەگرێ. نەکرد لە پێستا لە قژیشە کە زۆر هەتاوی بەرکەوێت چینی دەرەوەی قش کە بڵین تەبەقەی دەرەوەی تاڵە قژەکان، ئەوە شتێکشکانی بۆ ئەبێ لەبەرەوە ئەبینین زۆر جار دوای بەرکەوتنی هەتاویە لە هاوینە قژ ئەو جوانی و بریقەیاریەی نخۆی نامێنێت. ئەو پێستە پێوترە کیراتینۆنیە لە قژە؟ ئەو تەبەقەی پێوترە کیراتین باڵ تەبەقەکە. باشە. گرنگترین شت بۆ پێست یعنی بەلای هەمومانەوە ئەوەیە کە ئێمە پێستی خۆمان بناسین، وانیا بۆی کە بتوانین بەرهەمەکان بە گونجاوترین شێوە هەڵبژێرین. چۆن پێستی خۆمان بناسین، چۆن بزانین چەورە وشکە یاخود تێکەڵە، چۆن بیناسین؟ بەڵێ بێگومان پێست یا ئەوەتە چەورە یا ئەوەتە وشکە ئەوتە مامناوەندیە. زۆربەی زۆری کەسەکان لە دوای تەمەنی 10 ساڵی و 11 ساڵیەوە پێستیان بەرەو چەوری ئەڕوات، هەتا نزیکی تەمەنی 25 ساڵی زۆربەی خەڵک وایە. دوای ئەوە هەنێ جار تەبیعی ئەبێتەوە پێستەکە نۆرماڵ ئەبێ، بەڵام لە هەنێک کەسە لەوانەیە هەتا 30 ساڵ و تا 40 ساڵیش پێستەکەی بە چەوری بمێنێتەوە، بەڵام وەکو ئەو مەرحەلەیە نییە کە هەتا تەمەنی 25 ساڵە ئەبینین چەورێکە ئەوەنە زۆرە بەزیبکە دەرەچێت. لەشی هەستی پێکات چەوری زۆرە و زۆر جار لە هەنێ شوێنی تایبەتا کۆ ئەبێتەوە لە دەم و چاو شان پشت سنگ شەرنێ هەمووی وەکو یەک لەوانەیە لە شوێنێ زیاتر بێ لە شوێنێ کەمتر. لە دوای ئەوە پێست مامناوانی ئەبێ. لە تەمەنە پیرەکانە بە شێوەیەکی گشتی پێست وشک ئەبێت. ئەمە شەرنێ بۆ هەموو کەسێکی ژوابێ. هیوا هەیە لە تەمەنی هەرزەکاری شایە لەوانەیە پێستەکەی وشک بێت، تاکو تەراوامان هەیە. هەمانەیە شابەر و پیریش ڕۆشتۆشە پێستەکەر بە چەوری باوە، بەڵام بە شێوەیەکی گشتی ئاوا ئەبێ پێستەکە هەموو کەسێ ئەبێ بزانێ پێستەکەی خۆی ئەزانێ چەورەیە مامناوەندەیە یا وشکە. عادەتەن پێستە وشکەکان بە تایبەتی دوای شتن هەستی پێ ئەکا کرێشێکی وشکی سپی دروستەکە، خوڕووی ئەبێ هەسەکە پێستەکە نەرموناسکی نامێنێ، ئەمە معنای وایە وشکە. بەڵام چەورەکە بە عەکسەوە خۆی دەستی لێ هەسەکە دەستی و چەوریکی هەیە، هەنە جار زیبکە دروستەکە، لەبەرەوە ئەبێ بە پێی جۆری پێستەکەی خۆی هەموو شتەکانی هەڵبژێرێ، چێ ئەگەر میکیاجەکانی بێ یان دژە خۆرەکەی بێ یا هەر کرێمە یا هەر شتێکی کە بەکاری ئەێنێ بۆ پێستەکەی بە پێی جۆرەکەی بێت. باشە. گرنگی لە چیە ئێمە بە پێی جۆری پێستەکە پرۆدەکتەکان هەڵبژێرین؟ ئەگەر بە پێی جۆری پێستەکە نەبێت چی ڕۆیە لەسەر پێستەکە؟ زۆر ناڕەحەتی ئەکا. بۆ نمونەیەکی پێستەکەی چەورە،
دژە خۆرێ یان شتێکی تر کرێمێ بۆ دەموچاوی بەکارێنێ ئەبێ شتێ بەکاربێنێ کە هیچ چەوریتیانە بێ خۆی لێ نووسراوە ئۆیل فرییانە هیچ چەوریتیانە بۆ چونکە ئەگەر ئەوەی بەکاری ئەهێنێ چەور بێ پێستی خۆشی چەورە ئەو وەختە ئەم دوو یعنی وای لێ ئەکا چەورەکەی پێستی زیاتر ئەکا وای لێ ئەکا جارێکە ئەم چەورێ زیاتر ئەبێ خۆ دەزانی لەگەڵ خانە مردەکانی سەر پێسا یەک ئەگرێ لەگەڵ بەکتریاکانە یەک ئەگرێ لەوانەیە جارێکە زیبکەکانی بۆ زیاتر ئەکات ئەگەرێکی پێستی وشک بێ ئەبێ شتێ بەکاربێنێ کە هەنێشتی شێدارکەرەوە و چەورکەرەوەی تیاابێ چکە خۆی پێستی وشکە شتێکیش بەکاربێنێت کە هیچ نەرمکەرەوەیەکی تیانەبێ چەورێکی تیانەبێ ئەوەی تر پێستەکەی وشکە بێ لەبەر بێ شتێ بەکاربێنێ لەگەڵ یا پێستەکەی جارێک کە تەڕوو بڕکاتەوە ڕاستە زۆر جار ئەوانی کە پێستیان چەورە هەڵەیەک ئەکەن ئەویژەوەیە کە بە بەردەوامی پێستیانە شۆن کاتێک کە چەورە بێ ئەمەوانە کا زیاتر چەوری دەربا خۆی شتن بە پێی چەوری وشکی و مامناوەنەکەیەتی ئەوەی کە پێستی چەورە خۆی نابێت لە ڕۆژەکە چەند جارێکی زۆر بیشوە چکە کاتێک کە ئەم زۆر بیشوات خاصن ئەوانەی کە پێستیان چەورەوانەیە هەنێ پاکەرەوەی هەنێ سابوون بەکارێنێ وی چەورێکەش بەرێت وای لێ هەنێ جار ئەمەنە لە ئەنجامی شتنی زۆرە طبقەی بەشی دەرەوەی پێست زۆر وشکە بێتەوە لە ئەنجامی ئەو وشک بوونەوەیە چەوری ڕژێنەکان بۆ ئەوەی جارێکە پێستەکە بڵین پاراوکاتەوە و شێداری کاتەوە جارێکە چەوری دەرەکاتەوە لەبەرەوە ئەبێ ینی حدێکی وەسەتی هەبێ وانە بێ ئەوە نەشی بشوات کە طبقی سەرەوە و شکەکاتەوە ڕاستە باشە زیانەکانی تیشکی خۆر بەپی پێستەکە ڕەنگی پێستەکە بۆ بنمونە ئەو کەسانی کە سپی پێستن یاخود ئەو کەسانی کە ئەسمەرن یان ڕەشن ئەگۆڕێت بەڵێ خۆی تیشکی خۆر کە بەرد دەکەوێت زەرر لە پێست ئەیە بەڵام پێستە کاڵەکان زیاتر تەسیری لێ ئەکاوەک لە پێستە تۆخەکان هەنێ حاڵەتی شێ لەوانەیە زیاتر لە پێستە کاڵەکانە دروستە بێ وگەڵ تۆخەکان بۆ نمونە سووتان بەخۆر ئەوە زیاتر لە پێستە کاڵەکانە دروستە بێت هەتا پێستەکە تۆختر بێت درەنگتر تووشی سووتان ئەبێ خاڵەکانی کە لەسەر دەموچاو دروست ئەبێت کە پێ ئەڵێن نەمەش یاشڵی ئەمانە زیاتر لە پێستە کاڵەکانە دروست ئەبێ چکە ئەو ڕەنگەی لە پێستا هەیە خۆی هەتا وەکو تۆختر بێ بەرگریە بۆ هەتاوەکە بەرگریە بۆ تیشکی خۆر ڕاستە با کەمێک باز لە دژە خۆر بکەین زین دژە خۆر خۆی چیا و چۆن کاریگەری ئەکاسە پێسمانە پارێزە لە تیشکی خۆر دژە خۆر خۆ بڵێن ئەمە چەند پێکاتێکی تایبەتە کە ئەیەی لە پێستەکە ئەپارێزێ لە تیشکی خۆر بە دوو شێوە هەنێکیان هەیە کاتێک کە خۆرەکە بەری ئەکەبێ تیشکەکە هەڵەمژێت نایڵێ بگاتە پێستەکە جۆرێکی کەشمان هەیە تیشکەکە ئەیاتەوە هەم بە هەردووکی هەر نایڵێ بگاتە پێستەکە بەڵام بە دوو شێویاوتە هەڵی ئەمژەیە ئەوەتە ئەیاتەوە طبعاً هەموو دژە خۆرێکیش SPF-ێکی لەسەرە دەرەجەیە ڕاست ینی زۆر کەسەر ینی ئەزانێ ئەمە SPF بەڵام لەوانەیە زۆرتی نەگەشتوێ ئەم SPF چییە خۆی SPF چییە؟ قووەتی کرێمی بەرخۆرەکە بڵین پیشانەیە بۆ نمونەگەر بەشێکی ئاسان باسی بکەین تۆ ئەگەر بچیتە بەرهەتاو بەدە دقیقە تووشی سووربوونەوە و سووتانی هەتاو ببی بەدە دقیقە ئەمە بەبێ دژە خۆر بەڵام ئەگەر دژە خۆرێکت پێوە بێ SPF-ەکەی لێ نووسرابێ 20 تۆ پێویستیت بە 30 جار ئەو دەدەقیقەیە هەیە کە لەو بەرهەتاوەیە بوەستی اینجا تووشی ئەو سووربوونە و سووتانە ئەبی کە بەدە دەقیقەکەی بێت دژە خۆرەکە توش بووی بەڵام بە شەرتێک دژە خۆرەکەت کە ئەڵێ SPF-C فعلەن SPF-C بێت و هەموو دوو سەعات تکرارێک کرد بێتەوە باشە دژە خۆرێک نییە با بڵین بۆ ماوەیەکی زۆر کاریگەری هەبێت ئەنی ئێستا ئەو شتانە طبعاً ئەم پێکاتانە بەرەو پێشکەوتن ڕۆشتووە هەیە بۆ ماوەی 4 سەعات هەیە ئەڵێ بۆ 6 سەعات تاکوتەرا لەوانە هەیە بەڵام بڵێ دژە خۆرێک لە 100 و شتیوانیە دژە خۆر نیە لە 100 بێ حتا ئەگەر لێشی نووسرا بێت کاتە بێ هەردوو کاتژمێر جارێک دوو کاتژمێر بێ زۆر باشە هەنێ شەریکاتی پێشکەوتو هەیە لەوانەیە بۆ چەند سەعاتێکی زیاتریش دروستکرابێ ئەگەر ئەوانە هەبێ و باوەڕ پێکراوە بێ ئەتوانرێ بەکار مشکلەی سەرەکی ئێمە ئەوەیە تااقەتمان نییە دوای دوو کاتژمێرکە دیزان لێ بینەوانێ و بەکاری بێنینەوە گەر هەبووە بۆ ماوەکی زۆرترە و زۆر باشترە زۆر ڕاستە ینی هەیەڵێ بەکارم هێناوە چۆ بۆ سەیران لە بەیانەوە لە یاوە هەر ئەوە بۆ هەتا ئێوە
ئەوارە ئەڵێ من دژە خۆرم بەکارهێناوە چەند جار بەکارنە بەیانی ئەڵێ کە ڕۆشتوم ئێم چەند سعاتێکی زۆر لەبەر هەتاوە بووە حتا ئەگەر لەبەر هەتاویش دەبی لەبەر سێبەری شابی تۆ تیشکەکەت هەر بۆیە بە شێوەی کاردانەوە. بەڵێ دکتۆرە باسی SPF مان کرد وەک گۆزین 20 هەیە 30 هەیە 50 هەیە کامیان باشە بۆ ئەم جەوەی ئێوە بۆ ئەم جەوەی لە 80 هەیە بۆ جەوی ئێمە لە 30 با کەمتر نەبێت. ڕاستە 30 و بەرەو ژوور باشترێت بەتایبەت لە ڕۆژەکانی لەمە بەدووە لە بەرەوەی زۆر گەرمە تشکی خۆر زۆر بەچینە لە هەموو وەختێکا پێویستە بەڵام لەم فەسڵی بڵین بەهار و بهاوین و ئیترکە تینی تشکی خۆر زیارە بێ زیادەکە ئەوە هەر زۆر پێویستە. بەڵێ هەندێک دژەخۆر هەیە لێی نووسرا UVA و UVB ئەویان چیە دکتۆرە؟ ئێمە ئەو تیشکی ئەمان یعنی بەرمانەکە UVA UVB-ە بەڵێ خۆی باشەکە هەردوو کیتیا بێ ئەنی دژەخۆرەکە دژی UVA و UVB بەڵێ هەردووکی ئەنی ئەیکڕی باوا بێ دژی هەردووکی بێت. بەڵێ باشە ئەو کەسانی کە پێستیان هەستیارە دکتۆرە چۆن پرۆدەکتەکانیان چۆن دژەخۆرەکانیان هەڵبژێرە؟ زۆر جار ئەو کێشەیە زۆرە نیوایە لەوانەیە 5-6 دژەخۆری بەکارهێنابێ هەمووی مارکەی زۆر باش ئەبێ بزانێت چی بۆ پێستەکەی ئەبێت. هەنێ جار هەیە بەکاری هێناوە بەڵام زۆر ناڕەحەتی کردووە جارێکە من ئەبێ بەپێی پێستەکەی بێ و هەنێ دژەخۆری شەیە تایبەت بۆ پێستی حەساسە پێستە هەستیارەکان ئەبێ ئەوانە بەکاربێن لەبەرەوە باشێکە لە خۆی و بەکاری نەهێنێت. باشە مۆسەفاتەکانی ئەو دژەخۆرە ئەو پرۆدەکتانە چییە چیان لێ نووسراوە؟ هەنێکی هەیە لێ نووسراوە بۆ پێستی هەستیار فۆرسنسیتیڤ ئەوە هەیە لەبەرەوە ئەوانە بەکاربێنن باش بەڵام هەندێکی هەیە لەی نووسرا بۆ منە فراگرانس فری واتە بۆنی تیانە یاخود ئۆیڵی تیانە ئەو شتانی وەبزام نابێت دابێ بۆ پێستی هەستیار ئەوانە ئەبێ وابێت بەڵام بۆ ئۆیڵ فری بەپێی پێستەکەیەنێک بەپێی هەستیاری پێستەکە. ڕاستە باشە ئەو کەسانی کە پێستیان هەستیارە چۆن ئاگاداری پێستی خۆیان بن لە بەتایبەتی لە مانگەکانی هاوینە؟ ئەوانی کە پێستیان هەستیارە زۆر جار ئەوانە بە هەتاوەکەش پێستیان هەستیاری دروستەکە کە بڵێن هەستیاری بە هەتاو بەڵێ لەبەر ئەوە تا بتوانێت ئەبێ بڵین کەمتر بچێتە بەرهەتاو کە چوشە بەرهەتاو دژەخۆرێکی وا بەکاربێنێ کە لەگەڵ پێستەکەی بگونجێ بۆی ناڕەحەتی نەکات. ڕاستە دکتۆر زۆر جار با بڵین لە دوای ئەو کەسانی کە ئەچنە بەرخۆر لە دوای ئەوە یەنەوە ماڵەوە چەند بەرهەمێک بەکارهێنن ڕەنگە لە ماڵی هەمومانە هەبێ بۆن منە ماستە یاخود دەرمانی دەمودانە زۆر لەمانەمان بیستووە ئایا ئەمانە تەندروستە کە بۆ پێستەکە بەکاربێنرێ ئەڵەن سوتاویەکەی ئەڕەوێنێتەوە؟ خۆی لە کۆنەوە هەر ماست بەکار هاتووە ماست یەکێکە لەوانەی کە لە دژە چرچیەکانی تایە ئەنتی ئۆکسیدانتەکان لەبەرەوە تا ڕادێک ئیسیفادەی هەیە بەڵام ئێستش هەنێ کرێم و پێکاتەی زۆر پێشکەوت و پیا بووە یعنی دوای بەرکەوتنی هەتاو ئەتوانی بەکاری بێنیت بۆ ئەوەی لەو تەسیرێک کە هەتاوەکەی تەسیرە خراپەی هەتاوەکە کە بەرت کەوتووە ئەو تەسیرە کەم کاتەوە یان نەیهێڵێت کەمێک با باسی ڕۆتینی گرنگیدان بە پێست بکەین ڕۆژانە ئێمە بەیانیان هەڵستین لە خەو هەر ئاوا هەستین لە خەو دەموچاوێک بشۆین یاخود ئاوێکی پیا بکەین و تر هەتا ئێوارە ئەوە بێ یان چەند ڕۆتینێک هەیە کە پێویستە ئێمە پەیڕەوی بکەین بۆ ئەوی کە پێستێکی تەندروست و ساف و جوانمان هەبێت. یەکەم شت پاک و تەمیزی زۆر گرنگە بۆ پێستەکە دوای ئەوە ئەگەر کێشەیەکە بوو ئەبێ ئەو کەسە سەردانی پزیشکان لە خۆیەوە شت بەکارنێنێ کێشەی لای ئێمە ئەوەیە خەڵک لە خۆیەوە شت زۆر بەکارێنێ هەنێجار پێستەکە پێویستی بە هیچ شتێک نییە ئەو شت بەکارەهێنێ ئیسراحەتی نایەتێ کاتێک کە ئەچیتە دەرەوە محاولە بکە ئەو شتەی بەکارێنی باشترین شت بێت کە تۆ ئەی لە پێستەکەت و بە پێی جۆری پێستەکەت بێت. ئەگەر چوونە دەرەوەکە دزانی دوایە هەتاو لێت بە حتا لە ناو سیارە شابی هەتاو هەر بەرە دەکەوێ باشتێک وایە یەکسەر دژەخۆر بەکاربێنە ئینجا بڕۆ دەرەوە ئەوانی کە بڵێن میکیاج بەکارێن و فاوندیشنەکەن باشتێک وایە دژەخۆرەکەی بە جۆرێک بێ ڕەنگەکەی بەو ڕەنگە بێ کە خۆی مەبەستێتی بۆی چەند کرێمێ نەکا بەسەرە یعنی وایە ئەڵێ لە ژێرەوە پرایمەر لێ ئەم ئەساسەکەم لێ ئەم دژەخۆرەکەم ینی ئەم چەند شتە کە تێکەڵاوە کرێ لەوانەیە یەک تأثیر لە یەک بکە ئیشی یەکتر نەهێڵێت لەبەر پێویست ناکە ئەم هەموو شتە بەکاربهێنرێ کاتێکیش کە ئەگەڕێیتە ماڵەوە یەکەم شت دەموچاوت بشۆ بۆی ئیسراحەتکە هەموو شتەکانی لێکەرەوە.
باشە ئەو مکیاجەی کە پێمانەوەیە هەر ئاوێکی سادە لیکینەوە یان پێویستە کە پرۆدەکتی بە بەکاربێنی لیکینەوە هەنێ میکیاج و هەتا هەنێ دژەخۆریش بە ئەو لێ نابێتەوە چکە هەنێ دژەخۆری خۆڵێ وەتە ڕێزستەنز ینی دژی ئاویشە لەبەرەوە ئەگەر هەنێ پاکەرەوەی بۆ بەکاربهێنرێت بۆ ئەوەی هەم زۆر ئەزێتی پێستەکە نەیات هەم بۆی هەموو شتەکانی کە پێێتەوە لێکێتەوە باشترێکە و پێویستیش ئەکات جارجارێک شەرنێ هەموو ڕۆژێ هەفتەی جارێ بە 2 هەفتە جارێ هەنێشتی تر هەیە ئەکرێ بۆ دەموچاوەکە بۆ ئەوەی هەرچی خانەی مردوو لەسەر پێستەکە هەیە خانەی چوری هەیە هەمووی فڕێ بات و پێستەکە پاکاتەوە مەبەست سکرە بە ئەوەی کە پێستەکە ئەڕۆژ ئەتوانێت ئەو لای خۆی بەکاری بێنێت ئەتوانێت هەنێ ئامێری تایبەت هەیە کە بۆی بەکار ئەهێنرێت بۆ ئەوی هەم پێستەکە ئیسراحەتەکە هەم پاکە بێتەوە لەو خانە مردوانی لەسەرێتی هەموو وای لێ ئەکات جارێکە هانی پێستەکە ئەیە جارێکە خانەی تازە دروستکاتەوە بەڵێ دکتۆرە با کەمێک باسی خواردن کەین زای خواردن کاریگەری هەیە لەسەر جوانبوونی پێست و ساافبوونی پێست و ئەو بۆ منە ئەو ڤیتامیناتانی کە گرنگن بۆ پێست بێگومان تەسیری زۆر ینی ئێمە ئەو شتانی کە بەکاری ئەهێنین دایمە بۆ پارێزگاری پێست ئێمە لە دەرەوە بەکارهێنین بەڵام ئەوەی لەوە گرنگترە ئەوەی کە لە ناوەوە ئیکات هەموو خواردنەکانی ڤیتامینەکان بۆ پێست زۆر گرنگە بەڵێ بۆ پێست بۆ قژ بۆ نینۆک لەبەرەوە تا بکرێ بە هەموو شێوەیەک میوەکان سەوزەکان زۆر بخورێت بەڵێ باسی کۆلاجینمان کرد ئەو تەبقەیە کە لە ژێرەوەیە زۆر گرنگە بۆ تونبوونی پێست هەندێک کرێمات هەیە ئەڵەن کۆلاجینی تا ئەمە ئیسفادەی هەیە کاتێک ئەیرێ لە پێست بەڵێ خۆی کۆلاجین هەر خۆی لە دروستبوونایە هەتان تەمەنێک تەمەنی 28 سی ئەنە جار ئیتر ئاوە ئەگۆڕێ کەم یا زۆر دوای ئەوە وردەورە کۆلاجین تێکەشکێ لەبەرەوە تۆڵ و تۆڵی و گەشی و گەنجی پێستەکە نامێنێ خەتی تێ ئەبێ ئەو جوانی جارانی نامێنێ لەبەرەوە پێویست ئەکا لەو تەمەنەوە ئیتر کرێمانی بەکارێت تا ڕادێک ئەتوانین بڵین ڕای ئەگرێ لەوانەیە تۆزێ تەخیرتری کا لە تێکشکانەکە بەڵام ناتوانین بڵین لە 100%ەکە چکە پێست هەمووی وەرناگرێت ئێستا دروست بۆ لەوانەیە بە هەنێ حەبوو کەپسول و ئەمانەش وەرگیرێ طبعاً ئەمە ئیسیفادەیە بۆ هەموو پێستەکە بۆ هەموو لەشەکە بۆ جونگەکان ئیسیفادەیە بۆ قژ ئیسیفادەیە بۆ هەموو شوێنێک ئیسیفادەی ئەبێ اینجا لەگەڵ هەنێ ئامێری تر دروست بۆ لەوانەیە ئەو کەسە بەس پێویستی بێ بۆ دەموچاوی ملی دەستی چکە ئەو شوێنانی کە بە دەرەوەیە زۆر زووتر پیر ئەبێ وەک لەو شوێنانی کە بە دەرەوەنیە چکەیەکێ لە هۆکاری چرجبوون و تێکشکانی کۆلاجینەکان تیشکی خۆرە لەبرو شوێنە بە دەرەوەکان زیاتر لەبرو ئەتوانرێ هەنێ ئامێری بۆ بەکار بهێنرێ کەوای لەکە پێستەکە جارێکی کە خۆی تازەکاتەوە و کۆلاجین بۆ دروست بکاتەوە ئەتوانرێ بین ئەمانە بکرێ بۆی پێستەکە بە گەنجی و جوانی بهێڵرێت ڕاستە حەزەکەم کۆتاوشی خۆت بڵیتەوە لەسەر دژەخۆر لەسەر گرنگی دژەخۆر بۆ پاراستنی پێستی ئێمە لە تیشکە زیان بەخشەکان دژەخۆر بۆ هەموو تەمەنێک بۆ هەموو کەسێک لە پیاوان لە ژنان پێویستە لە هەموو وەرزەکانە بە تایبەتی لە وەرزە گەرمەی ئێستا و کاتێک کە دژەخۆر ئەکڕێ شتێکی باوەڕ پێکراو بکڕێت لە دەرمانخانەکانە بەپی پێستەکەی خۆی با بەکاری بێنێت و چۆنیش ئەڵێ 2 سەعات جارێ ئەبێ هەموو 2 سەعات جارێ بەکاری بێنێت لەبەر سێبەری شابێ ئەبێ بەکاری بێنێت ئەو ڕۆژانی کە هەوری شەهرە بێ بەکار هەوریشە چکە تۆ مادەم ڕووناکە معنای وایە تۆ تیشکی خۆرێ بۆ هاتووە ئیتر هەور بێ هەور نەبێت لەبەرەوە هەموو کاتێک و هەموو فەسڵێک پێویستە ڕاستە دەسەکانە خۆش بێ دکتۆرە گیان زۆر سپاس کە لەگەڵمان نابووین زۆر سپاسی تۆ بینەرە